خی گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ. ئەمڕۆ لە کوردستانی باشوور شوێنەوارێکی مێژووی یاخود دەربەندێکی دێرینەمان هەیە کە ئەکەوێتە ناوچەی هەورامان و بێ وترێ گوندی دەرەی مەڕ. لێرە هاتوونەتە ناوچەی دەرەی مەڕ یاخود ئەو شوێنەوارە مێژوویەکەوە بە گوندی دەرەی مەڕ یاخود ئەو شوێنەی کەوا ئێستاکە ئێمە لێ وەساوین بەو ناوە ناوەبرێ. لێرە ئامانجمان ئەوەیە ئاوڕێک لەو مێژووە دێرینە زنجیرەیەی کە لە دێرین زمانەوە تاوەکو چەندین سەد ساڵێک لەمە وەرو بگرە تا چەند سەد ساڵێک لە دەیەکانی ڕابردووش هەر ئێرە جۆرێک لە ئاوەدانی لێ بووە. لێرە گوزەرێکی مێژووی بە ناوچەی جوگرافیایی و شوێنەوار و مێژوویەکانی دەربەندی دەرەی مەڕەکەین کەوەکو یەکێک لە دەربەندە مێژوویەکان کەوا خاوەنی چەندین شوێنەواری و چەندین جێگی مێژووی جیاواز چ لە دەورانی بەر لە زاین و دەورانی زایێنی و هەروەها دەورانی ئیسلامیش. لێرە ئێمە بە شێوازێکی مێژووی ئاوەڕێک لە گوندی دەرەی مەڕە دەینەوە. بڵێ باسمان کرد ئێمە هاتوونەتە ژێگەیەکی مێژووی یان دەربەندێکی مێژووی بەگشتی کە دەربەندی دەرەی مەڕە. ئەگەر بە دەقیقی باس لە هەڵکەوتی جوگرافیایی و پێکهاتەی جوگرافیایەکەی بکەین بێگومان ئەم دەربەندە کە یەکێکە لە دەربەندە بەناوبانگەکانی ناوچەی هەورامان ناوچەی هەورامانیش نزیکترین ناحیەی ئیداری لێوەی لە کوردستانی باشوور بە ناحیەی بیارە وەڵام ئێرە ناحیەی خوڕماڵە ئەم سون بە جوگرافیایی ئێرە وەروەها سەر بە پارێزگای هەڵەبجەی شەیدە و بە شێوەیەکی گشتی لە کۆنی شاکە لە ڕێی سنووری ئیداری پارێزگای سلێمانی بووە. دەربەندی دەرەی مەڕ یاخود هەڵکەوتی جوگرافیایەکەی دەرەی مەڕ کە لە نێوان دوو چیای زۆر سەختی لە زنجیرە چیاکانی هەورامان هەڵکەوتووە کە ئەمانیش بەشێکن لە زنجیرە چیاکانی زاگرۆس کە بێگومان جێنشینانی زاگرۆس یەکێکن لە کۆنترین جێنشینەکانی جوگرافیایی ناوچەی ئێستای کوردستان. ئەم دەربەندە کە ڕاستەوخۆ لە گوندی سەرگەتەوە دەست پێ ئەکات و سەرگەت و هانەیدن دواتر ئێتە سەرەوە بۆ گوندی دەرەی مەڕ. ئەم دەربەندە کوردستانی باشوور لە ڕووی جوگرافیاییەوە ئەبەستێتەوە بە کوردستانی ڕۆژهەڵاتەوە یان سنووری جوگرافیایی ئێستای نێوان کۆماری ئێران لەگەڵ کۆماری عێراقا. بۆیە هەڵکەوتە جوگرافیایەکەی لە ڕووی بوونی لەسەر سنوور و هەروەها ئەو پێکهاتەی کە هەیەی بە جۆرێکەوە لە نێوان دەربەندێکایە کۆمەڵێک ئەولەویەتی ژیانی کۆنی تێدا مەیسەر بووە. ئەبینین ئەگەر لێرە هەر ئاماژەیە خێرا بە ناوەکەشی بدەین کە ئێرە لە ئێستادا پێوترێت دەرەی مەڕجا لە کۆنا هەر ناوێکی تری هەبوو بێ بە زمانی ناوچەکە یان ئەگەر تەرجمەیەکی ناوەکە بکەین ئەبێتە گوندی ئەشکەوتەکان یان با بڵێن گوندی دەربەندی ئەشکەوتەکان لەبەر بوونی دیاردەی سروشتی کە بە ئەشکەوت باسەکرێ ئەو حاڵەتە سروشتی کەوا لە دەربەندەکانە هەن یاخود لە شیاکانە هەنکەوە بریتێ لە بۆشاییەک کە لە کۆنا مرۆڤەکان سوودیان لەم بۆشایە سروشتیانە وەرگرتووە لە ناو ئەشکەوتە بکە بە ئەشکەوت ناوەبرێت. بۆیە لەم دەربەندە ڕێژەیەکی زۆر ئەشکەوتمان هەیە. ئەمەش وای کردووە هەر ئەم ناوەی کە ئێستا هەیەی لە ڕووی با بڵێن جوگرافیاکەی پێی بەخشیوە وای کردووەکەوە ناوچەی دەرەی مەڕ یاخود ئەم دەربەندە پێوتێت دەرەی ئەشکەوتەکان یاخود دەرەی مەڕەکان. ئەمە لەلایەک بێگومان جوگرافیاکەی زۆر سەختە. ئەبینن لێرە ئەبێ بە ڕیزە قادرمەیەکی پێچاوپێچ لە بەرزایی دەربەندەکەەوە بیتە خوارەوە تا ئەگەیتە خوارەوە بۆ ناو دەربەندەکە کە بەلایانی کەمەوە ئەگەر
500 مترێک ڕەنگە زیاتریش بە شێوەی زیگزاکی لە بەرزایی بانەکەەوە ئیتە خوارەوە اینجا ئەگەیتە ناو گوندەکە کەویشتەوێ کۆمەڵێکی زۆر لە شوێنەواری مێژووی هەیە بەتایبەت لە سەرەتای دەربەندەکە ئەگەر بێت و لە با بڵێن لە بەشی خۆر ئاوایەوە داغڵی ناو دەربەندەکەبی ڕاستەخۆ لە خوارەوە بەڵام ئێمە لە بەشی تاڕادەیەک باکوور و باکووری خۆرهڵاتی داغڵی ناو دەربەندەکە بووین لێرە ڕێژەیەکی زۆر قادرمەمان هەیە کە بەشێک لەم قادرمانە دیارە لە کۆنا ئەکرێ هەر جێگە هەنگاوێک لەو قادرمانە سەلیقەی وەستایەکی شارەزای دەورانی کۆنیان بخۆیانەوە سەرقاڵ کردوێ تاوەکو توانی بێتیان لێرە ڕاگوزەرێک ڕاڕەوێک ڕاگایەک بکەنەوە بۆ ئەوەی دەربەندەکە ناوەی دەربەندەکە لەگەڵ بەشی سەرەوەی دەربەندەکەیە بە یەک ببەستنەوە ڕەنگە ڕۆژگارێک ئێرە ڕیزە قەتارەی شۆڕەسوارانی بوون لێرەوە هاتوچۆیان کردوێ بۆ بەشی خوارەوە بەشی سەرەوە چونکە دەرەی مەڕ تا چەند ساڵێک لەمەوە بەریش ئاوەدانێکی زۆری هەبوو هەرچەندە ئێمە زیاتر جەخت لەسەر ئەو مێژووە دێرینە ئەەکەینەوە کە بەلایانی کەمەوە لە چاخەکانی بەردینەوە دەست پێکا تا تازەترین ئەو پاژماوە شوێنەوەریانی کە بینراونەتەوە لێرە کە بۆ 350 ساڵێک لەمەوبەر ئەگەڕێنەوە بە شێوەیەکی گشتی گوندی دەرەی مەڕ یاخود ئەو شوێنە مێژووی کەوا ئێستاکە ماوەتەوە لە دەربەندێکی زۆر سەختایە بۆیە بێ بەم قادرمانە کە بەشێکی زۆریان یان ئەتوان بڵێم هەم لە ئەشکەوتەکە لە شاخەکە تاشراون بەشێکیشان لەلایەن وەستایانی تازەوە بە دروستکراوە من لێرەوە ڕۆمە ناو گوندەکەوە. ئەگەر لە ڕووی مێژوویەوە باس لە ئەم دەربەنە بکەین یاخود ئەو شوێنە جوگرافیایی کەوای ساکێمە لێی وەساویت بێگومان لەسەر بنەمای بەڵگە و ئەو پاشماوە شوێنەوەریانەی لە ناوچەکە دۆزراونەتەوە توانین ئاماژە بە مێژووی ناوچەکە بکەین لە سەرەتای دەربەنەکە ئێمە لە زانستی شوێنەوارناسی جۆرێک لە پاشماوەی شوێنەواری پێوتێ ڕۆک ئارت واتە وێنەی سەر دیواری ئەشکەوتەکان لێرە لە سەرەتای دەربەندی دەرەی مەڕا لە چەند ئەشکەوتێکە وێنەی ڕۆکارتمانەیەواتە وێنەی سەر دیواری ئەشکەوتەکانمانێ جۆرێک لە نەخش و زەخرەفەیەکەوە مرۆڤانی دەورانی کۆن وێنەی ئاسک و وێنەی خۆیان کێشاوە لەسەر دیوارەکان ئەمانە لە ڕووی زانستی شوێنەوارناسیەوە بۆ 15,000 ساڵ بەر لە زاینە گەڕێنەوە واتە چاخی بەردینی نوێ بۆ ناوەڕاست کە ئەمانەش کۆمەڵێک بەڵگەی زانستی حاشا هەڵنەگرن و لە کوردستانی باشوور لە چەندین شوێنی کەم هەمانە کە خۆشبەختانە لێرە ئەو جۆرە لە پاشماوە شوێنەواریانە لێرە ماونەتەوە هەر لە سەرەتای دەربەندی دەرەی مەڕۆیان ئەو دەربەندی کەوا ئێستاکە ئێمە لێی وەساوین ئەشکەوتی تاشراوی دەورانی مادیەکانمان هەیە کە ئەمەش بەڵگەیەکی تری یاخود جۆرێک لە گۆڕدەخمەمان هەیەکەوە لەوێ هەیە ئەمانە کەلتوری مردووناشتنی دەورانی مادەکانن کە گەڕێتەوە بۆ ساڵانی سەدەی حەودی بەر لە زاین 1970 بۆ 559 یان بە دواتری دەورانی هەخامەشیەکان ئەم جۆرە لە کللتوری مردووناشتن لە نێوان چیاکانە باو بووە لێرە ئەم جۆرە لە پاشماوەی شوێنەواریمان هەیە و لە دەورانی زاینیش ئەبینین کۆمەڵێک قەلا و قوڵە و کۆمەڵێکی زۆر لە ئەشکەوتی تاشراوی دەورانەکانی ترمان هەیە کە ئەمانش وەکو زنجیرەیەکی مێژوویمان هەیە هەتاوەکو شوێنەواری دەورانی ئیسلامیە بینین کۆمەڵی گۆڕستان لە ناوچەکەیە هەیەکەوە کێ لە نووسراوەکانی مێژوەکان بۆ دەورانی ئیسلامیە گەڕێتەوە لەسەر بنەمای ئەو ئاەت و ئەو دێڕ و ئەو نووسینانەیەکەوە هەیە و زەخرەفە هونەریانەی لەسەری کراوە بۆ دەورانی ئیسلامیە گەڕێتەوە بە شێوەیەکی گشتیە توانین بڵین ناوچەی دەرەی مەڕ و دەربەندی دەرەی مەڕ کە و دەربەندەی ئێستاکە بۆتە ناوێک بۆ گوندەکە و بۆ بە شێوەیەکی گشتی لە چاقی بەردینی بەر لە زاینەوە و هەتاوەکو دەورانی ئیسلامی بە شێوازێکی زنجیرەیی لێرە مێژوومان هەیە لێرە شوێنەواری دۆزراوەمانەیە لێرە ئێستا بۆتە شوێنێکی سەرنجڕاکرد ڕەنگە لە کاتە پشۆکانە خەڵکێک بیاوێت ئەم شوێنە مێژویانە ببینێ خەڵکانێک دیان سەردانی دەکەن ئەمەش لەبەر سەرنجڕاکێشی شوێنەکە لەبەر مێژووی بوونی شوێنەکە وای کردووە خەڵکانێک چکە گوندێکە بە تەواوی مانا بەداخەوە کێستاکە لە خانوەکانی وێرانن کەلاوەن ماڵەکانی چۆڵن سەخفی خانوەکان ڕووخاوە ئیتر دەنگ و هاتوچۆی دانیشتوانی گوندی لێ نییە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم ناوچەیە بۆتە ناوچەیەکی سەرنجڕاکێش لە ڕووی پێک هاتە و لە ڕووی کەلتوریەوە شێوە کۆنەکەی خۆی لەدەست نەداوە یان با بڵێن هەرچەنە بەشێک لەم بینایانەی ئێستاکە تازن بە بەراورد بەو مێژووە کۆنی کە هەیە
بەڵام دیسانیشەوە لەبەر سەرنجڕاکێشی و جوانی و دەربەنەکە ئەو خانوانەی کەوا لێرە هەن خەڵکانێک سەردانیەکە یان مێژووی بوونی و سەرنجڕاکێشبوونیشی زیاتر بووە بینین هەر سەر بەردێک ئەگریت هەر بەردەم ئەشکەوتێک ئەگریت جۆرێک لە جۆرەکان بووەتە جێگەیەکی سەرنجڕاکێش یاخود مەزڵگەیەک بووە لە دەورانی کۆنا کەوا لێرە ژیان هەبووە. ئەگەر لە ڕووی پێک هاتەوە باس لە دەربەندی ئەم دەرەی مەڕە بکەین یاوەکو شوێنەوارەکانی بپی زنجیرە مێژوویەکان وتمان هەنێکیان لە ڕووی پێک هاتەوە نەخشی سەر دیواری ئەشکەوتن کە دواتر لەگەڵ زیاتر شرۆڤەی ئەو نەخشی سەر دیوارانە ئەەکەیت لەگەڵ سپۆڕێک لە ڕووی هونەری ڕاگەاندنی ئەو نەخشانەوە وهروەها جۆرێکی تر لە پێکهاتەی ئەشکەوتە بەڵێن شوێنەوارەکانی دەربەندی دەرەی مەڕ ئەشکەوتن کە ئەویش هەنێکیان سروشتین هەنێکیشان گۆڕانکاریان تاکراوە سەرڕای ئەوەش جۆرێکی تر لە پێکهاتەی شوێنەوارەکانمان هەیەکەوە وتمان کێلن یاوەخود گۆڕستانە مێژوویەکانن بە شێوەیەکی گشتی هەموو ئەمانە کۆمەڵێک دیاردەی شوێنەواری و مێژووی جوانن لە ناوچەی هەورامان و لە دەربەندی دەرەی مەڕ وە لێرە لە ژیان و ژیانی کۆمەڵایەتیێرەیە هەندێک شتی زەر سەرنجڕاکێش هەیە هەر لە ڕووی پێکهاتەوە بینین ئەم ئەشکەوتیکەوە ئێستاکە من لە دەرگاکەی دانیشتوم ئەشکەوتێکە هەنێک گۆڕانکاری تیاکراوە لەبەر ئەوەی کەوا لە ڕووی گۆڕانکاریکردنەوە لە پێکهاتەکەی زووتر گۆڕانکاری لە شکڵی دروستەوێ بۆیە هەنێک لە دانیشتوانی تا ڕادەیەک چەند سە ساڵە چەند سەدەیەک لە مۆبەری چەند دەیەک لە مۆبەریش هەنێک گۆڕانکاریان لە ئەشکەوتەکەیان کردووە دەڵێن ئێرە شوێنێکی گشتی بووە لە کۆنا بۆ گوندەکە واتە پێوتراوە ئەشکەوتی دێ یاخود مەڕە و دەگێ ئەمەش بۆچی بۆ ئەوەی هەموو دانیشتوانی دێهاتون لێرە نانیان کردووە و بردویانەوە بۆ خۆیان واتە مڵکی کەس نەبووە ئێرە یەکێک بوو لە مڵکە گشتیەکانی ئەم گوندە لە کۆنا لێرە توانیویانە سوود لەم ئەشکەوتە وەرگرن بۆ بەشی بووە و شوێنێکی گشتی بۆ گوندەکە پێکاتی ئەشکەوتەکەش بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەشکەوتەکان بەم شێوەیەن یاخود جۆرێک لە جۆرەکان تاشراون یاخود ئێستاکەش لە یازال سەقفی نەکە شوێنی ئاگردانە کۆنەکانی لەماوەتەوە گەر گۆڕانکاری تاپکەی زۆربەی ئەشکەوتەکان بەم شێوەیەن هەنێک لە خانوەکانیش لە دامێنی چیاکان یاخود لە دامێنی ڕێکەکانە دروستکراون بۆ ئەوەی کەوا لە ڕووی ئەمنیەوە پارێزراوتر بن ئەمە لە ڕووی پێک هاتەوە شوێنەوارەکانی دەربەندی دەرەی مەڕ بەم شێوەیە. هەر لە درێژەی ئەو با بڵێن ئەو پاشماوە شوێنەواریان یاخود ئەو شوێنە مێژویانە و ئەو جۆرە لە شوێنەوارانە لە ناوچەی دەرەی مەڕ و لەو شوێنە جوگرافیاییەوە ئەو شوێنە مێژویە هەڵکەوتووە لێرەش کۆمەڵێک لە کێلی گۆڕمان هەیە کە ئەمە یەکێکە لە گۆڕستانە کۆنەکان سەر بۆ سنوورە جوگرافیایی یاخود ناوچەکە بەگشتی کە مێژووی هەندێک لە کێلەکان کە ساڵەکانی ماوەتەوە نزیک بە 350 ساڵ لە مەوبەرێک لێرە دروست کراون کە خۆشبەختانە ئێستاکە چەند کێلێک لەمانە ماونەتەوە کە ئەمانە زیاتر کێلی دەورانێکن کەوا پێوتێ دەورانی ئیسلامی چکە هەم ئايات و حەدیسی قورئانیان لەسەرەوە هەروەها بە شێوازی عەرەبیش هەنێک لە نووسینەکان نووسراون بۆ مردووەکان و لێرە ئەمانە شوێنەوارێکی زۆر نەختینەیی و
گرنگن ئەبینین سەر ڕایبوونی ساڵ و نووسین و ئەو زەخرەفە جوانانەی لەسەر کێلەکان کراوە لێرە نەخشی گوڵمان هەیەکەوە زۆربەی کات لە کۆنا ئەم جۆرانە لە نەخشی گوڵ بۆ کێلی مردوانی ئافرەت با بڵێن ئەوانەی کەوا مردون و لە ڕەگەزی مێینە بوون بۆ ئەوەی بناسرێنەوە لە ڕێی کێلەکانیانەوە هەنێک لە نەخشی گوڵەکان کە لێرە لە پشتی کێلەکانەوە ئەبینرێ واتە لە نەشی پێشەوە نووسینەکە هەیە لە بەشی پشتەوەیش ئەو نەخش و زەخرەفە گوڵانە هەیە ئەمانەش تەواوکەری ئەو زنجیرە مێژوویە درێژەی ناوچەکەن کەوەکو پێشتر باسمان کرد لە چاقی بەرینەوە هەتاوەکو کە ئەمە کێ بڵێن پاڵبەتین دەوران بێت کە 350 ساڵێک لەمەوبەرە ئەم شوێنەوارە مێژیانە لەم گۆڕستانە کەنار دەستەی نیشتیمانمان هێشتاوەکوم هەر کێلەکانیان بەڕاوەستاوی ماونەتەوە. لە ڕووی پێکهاتەوە تەمەەن لەم جۆرە لەم بۆشایە سروشتیانەوە بەشێکیشان بەهۆی نوعەتی شاخەکەەوە ڕەنگە لەلایەن مرۆڤانی چ دەورانی کۆن و چی ئێستا شەوەنە گۆڕانکاری بەسەرا کراوێ ئەبینین ئەم جۆرە لە ئەشکەوت لەم دەربەندەیە زۆرە لە کۆنا سوودیان لێ وەرگرتووە جاگەر بۆ مانەوەی خۆیان بوو بێیان هەر حاڵەتێکی تری ئاسایی کە شوێنێکی زۆر ئەمین و ئەمانە لە کۆنا مرۆڤەکانی دەورانی کۆنی پاراستووە لە حاڵەتی سروشتیەکان لە بوونی لافا و زیلزلە یا هەر شتێکی تر لەوانە کە لێرە زۆر ئەمنیەتی پارێزراوە یان لە حاڵەتی هێرشی پەلامار یان هەر شتێکی تری مرۆڤی ئینسانی و سروشتی و لە ئەم ڕۆژە لەلایەن دانیشتوانی با بڵێن چەند ساڵێک لەمە بەرکێرە ئەوەدان و لە یازال ئێستاکەش بەشێک لە دانیشتوانی ئێرە بەکاردێنن بۆ ئاژەڵەکانیان واتە تەنها ئەم بەردانێرە حاڵەتێکی تازەیە بەڵام شوێنە مێژوویەکان تەنها دەرگایەکیان بۆ کردن لە ناوەش بە شاخەکەیان وا لێ کردوکەوە شوێنی مانەوەی ئاژەڵەکانیان بێ شوێنێکی فراوانە تاشراوی بە شوازێکی زۆر وازحەوە دیارە کە دیارە ئەمە شکەوتانە سەرڕای بوونی حاڵەتی سروشتیشان بەدەستیش تاشراون واتە جێگە دەستی مرۆڤیان پێوە دیارە کە بەشێکیان کۆنن و بەشێکیشیان خەڵکانی دانیشتوی ئێرە هەنێک لە شوێنەکانیان بە سوودوەرگرتن لە ئەزمموی ڕابردوو تاشیوەکە ئیشەڵا لە درێژەی پێکهاتەی شوێنەوارەکانی ئێرە دەیبین. بەڵێ ئەمڕۆ خۆشبەختانە هاوڕێ و هاوسەفەرە بم لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستاگاروان وەکو پسپۆڕی بواری ڕاگەیاندن و هەروەها شارەزا لە مێژووی ناوچەکەش. مامۆستا زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ تۆ لێرە هاوسەفەر بووین. پێم خۆش بوو لینکێک هەیە لە نێوان ئێمە لە زانستی شوێنەوەرناسی کۆنترین ڕاگەیاندنی مرۆڤەکان یاخود کۆنترین ئەو پەیامانەی مرۆڤەکان گەیاندویانە کە ئێمەی شوێنەوارناسی زۆربەی ئەو مێژووە و ئەو قسانێکی ئێستا باسیەکەین و لەسەر بنەمای هەمان ئەو پەیامانەیە و ئەمێ بە دەقیقتریش قسە لەسەر ئەو پەیامانە بکەین کە دیواری ئەشکەوتەکان هەن ئەمانە چ لینکێک لە نێوان کۆنترین پەیامەکانی مرۆڤ ڕاگەیاندن و ئەم دیاردە شوێنەواریانە هەیە. خۆی ڕاستیەکەی ئەوەی کە ئێستا ئێوە پشتڕاست دەکاتەوە بۆ ئەو حاڵەتانی لەم ناوچەیە هەبوون بۆ ئەو پەیامانێکی ئێوە وەریەگرن و بە خەڵکی ئەڵێنەوە و ئەی سەلمێنن کە ئەمە شوێنەوارێکی بەڵگە بەکارین شوێنێک بۆ ئەمەی تیاکراوە ئەوەی تیاکراوە هەموو ئەو کەرەستە میدیایانن بە شوێنی شوێنەوارەکانەوە ماونەتەوە بە ئەشکەوتەکانەوە ماونەتەوە. ئەمانە قۆناغی سەرەتایی میدیایی باسەکرێ لای ئێمە لە وەکو مێژووی میدیا کە قۆناغێکی سەرەتاییە کە وێنەیان بەکارێناوە ڕەمزیان بەکارێناوە نیشانیان بەکارێناوە بۆی پەیامێک بگەێنن. هەتا ئەو شوێنە شکەتیایە بەکار هاتووە بۆ خۆی دانایی ئەو کەسێک کە ویستوەتی پەیامەکە بگەێنێ دەرەخات کە بۆچی لەوێ بەجێ هێشتووە پەیامە بۆچی لە شوێنێکی بەجێ نەهێشتووە. ینی ئێستا بوونی ئەو پەیامەش لەوەیە بۆ نمونە هەر بۆ پشڕاستی قسەکەی تۆ ئێمە ئێستا کۆمەڵێک لە مەنحوتاتمان هەیە
لە ئێمە لە زانستی شوێنەوارناسی زۆربەی لە دەربەنەکانە هەن بۆی ئەمە پەیامی سپاسالار بوو کە بڵێ من سەرکەوتم بۆ جەسبی دەسەڵاتی خۆی لەو شوێنە مەسەلەن بۆچی لەویا هەن بۆچی لە شوێنێکی ترانین کە خەڵکی کەمتری پیاتەیەپەڕێ ئەشکەوتەکان ئەو سەردەمە یا دەربەندەکان ئەوانن کە ڕێڕەوێک بوون و خەڵکی زیاتری پیاڕۆشتە بۆی ئەو پەیامە زۆرتر ببینرێ هەروەکو چۆن ئێستا میدیاکانیان ماڵتی میدیا بەکارێنن تۆڕە کۆمەڵاتیان بەکارێنن بۆی پەیامەکانیان زیاتر خەڵک بیبینێ و سەرنجی زیاتری خەڵک ڕابکێشێ ئەو کاتەش ئەشکەوتەکان یا ڕێڕەوەکان کە دەربەڕێون ئەلەوێ پەیامەکانیان بەجێشەوە بۆی خەڵک زیاتر بیان بینێ پەیامێکە دوور بووایە خەڵک کەمترەی بینی اینجا و کەسانەی کە دەسەڵاتدار بوون یان خاوەنی پەیام بوون وەکو ئێستا پێیانەڵێن ڕابەری ڕێی بوون لەناو کۆمەلگایە چوون ئەو شوێنە گرنگانیان هەڵبژاردووە وەکوی ئێمە چوین ئەوێ هەم ئەشکەوتە هەم ڕێڕەوە کۆمەڵە پەیامی تیا بەجێماوە بەڵام ئەو شکەوتەکانی ترکە سێرمان کرد کەمتر شتی تیاویاتیایە نەبوو بۆ دەرەکەوێکەوە ڕێڕەوێک بووە شوێنێکی استراتیژی بووە پەیامی زۆری تیابینەوە واتە ئەمەوێ ئەوە بڵێم بوونی ئەم نەخشانە یاخود بوونی ئەم جۆرە لە هەڵکۆڵینانە لە کۆنا بە زمانە بازارەکە بەڵێن لە خۆوە نەکراون بەڵکو پەیامێک لە شوێنەکەی لە خۆ بڵێن ئەبێت لە زانستی شوێنەوارناسی بڵێن ئەسامە شوێنەوارناسی ئیجتیماعیمانەیە وەکو فەرعێکی تازە واتە شوێنەوارناسی کۆمەڵایەتی یاخود شوێنەوارناسی ئەنگەڵشناسی ئەو تایبەتمەندیانەی کەوا بڵێن لە جسمی مردووەکانە هەیە پێوان بێ شوێنەوارناسی ڕاگەاندنی ژیاو خۆت ئەو ڕاگەاندنە شوێنەواریانە تەسەوڕەکەم بابەتێکی هەستیار بێ ڕاگەاندن گرنگەکەی لەمەوە وەرەگرێتەوە ینی ئەو ئامرازانەی کە وەکو گەاندنی پەیام بەکار هاتوون ئەوەیە کە ئەبێتە منبعێک بۆوانەی لە شوێنەوارە ئیشەکەن بۆوانەی مێژوی دێرین ئیشەکەن بۆوانەی لە کۆمەلگا ئەکۆڵنەوە ینی تۆ وەرە ئەم دەیە تەماشا بکە دەیان پەیامی بەجێماوە کە ئەم خەڵکە شێوازی ژیانی چۆن بووە لەم دەیە ئەم شوێنەوارانە چۆن ئیسادیان لێکراوە بەڵام بەداخەوە وەکو خۆتبینی هەندێک شوێنەوار بەهۆی چۆڵی دێکەوە چی بووە خەریکە لە ناوەچن و پەیامەکان ئەفەوتێن بە نووسی نەمێنەوە نووسین خۆتەزانی وردەوردە مستاقیت کەمەوێتەوە ئەگەر بەڵگەیەک باشتر وڵات پێم خۆش بوو ئەمە هەر لەسەر ئەو قسەی بەڕێستان ئەمە بە دەرفەت بزانم ئێوە لە میدیا ئێوە وەکو پسپۆڕی بواری میدیا ئەمێ بزانم تا چەندێوە میدیاکە یان میدیا بەگشتی لەلایەکە بێتە خێر بۆ شوێنەوار و کەلتور و پاراستنی لەلایەکیش ڕەنگە بێتە بە هۆکارێک بۆ تێکدانی هەر بە نمونە ژەگەرم گوندە وەربگرین من نازانم بۆچی چۆڵ بووە بەڵام تا چەند ساڵێک لەمە بەئێرە شوێنێکی زۆر ئاوەدان و گرنگ بوو ئایا کاریگەری میدیاش هەیە بۆ ئاکار کە شوێنێک بە تایبەت بۆ ئەم گوندە شێوە ژیانێکی تایبەتیە بوو بەهۆی هەڵکەوتەی شوێنەکەیەوە هەڵکەوتەی جوگرافیەوە شێوەژیانێکی تایبەتی ئەبوو ینی نەئەتوانرا ئەو کەرەستە خەدەماتیانی کە لە شارێکە هەنیان لە گوندێکی تەختا هەن بێنە ئێرە ئیش بکەن بەردەوامیش میدیام حاڵەتانە گوازێتەوە و ئێرەش خەڵکی ئێرەش خەڵک چاوکراوەترە بێزەبت ئەو پەیامانەی بینی ئەو شوێن و خەدەماتانەی بینی کە سێرەکان ناگونجێت لەگەڵ ئێرەیە ئێرە هیچ کات ناتوانانی جادەیەکی قیری بۆ بێنی بینایەکی باشی تیا بکەیتەوە مەودایەکی کەم و دۆڵێکی فراوان سێڤتی ژیان کە خەڵک تێگا پارێزگاری ژیانی خۆی لە شوێنێکی ترالەوە چێ باشتر بێ بەڵام لێرە حاڵەتی سروشتی زۆرە سەرما زۆرە ینی ئەم پەیامانی کە میدیا ناردنی بۆ ئەم خەڵکە وای کرد کە ئەم شێوە ژیانە تێپەڕێنن و نەشیانەتوانی بیگۆڕن لەبەرەوە بە ناچاری لە مودەیەکی کەمە ئەم گوندە چۆن هەندێک جار میدیا دیوی تاڕادەیەک نەخراپ بەڵام باشیش نایەت بۆ شێوەژیانی ئەو خەڵکە ئەشێت بۆ پاراستنی یانی ئەو خەڵکە دوورکەوتنەوە لە سەرما سوودی هەبێ بەڵام بۆ ئەو بەرهەمەی کە ئەم گوندە هەی بۆ پێشووتر بۆ ئەوە زیانی هەیە کە ئەم بەرهەمە لە دەستەیە ئەم شوێنەوارانەی ئێوە باسی لەکەن وردەوردا بینن من چەند ساڵێک لەمە پێشاتم کە ئێرە خەڵکی تیاو ئەم شوێنەوارانە جوانتر دیار بوون ئەم وێنانە من خۆم فۆتۆم هەیە کە ئەم پەیامە چۆن گەیەنراوە ئەم وێنانە چی ئەگەیەنن بەڵام ئێستا سێرەکەم ڕسمی ئەگری لی تێناگێ حاڵی نابیت چییە بەو شوێنەوە دروستکراوە کە خەڵکێکە نەماوە ئەمانیش وردەوردە ئەفەوتن زۆر سپاس ماوە سابە و هیوایین ئێوە لە میدیا یان میدیا بما هەر ئەمی کە ئێمەشێکن هەر بەشێک لە میدیا بەڵام بە دیوە باشەکەی بۆ شوێنەوارەکان باشی شوێنەوار و میدیا بەڵگەیەک سپاسەکە بسپۆش بێ هاوڕێ سەفەرمان بووی زۆر سپاس.
من لێرە و لە نێو ئەم کەلاوەی کە هەرچەمە مێژووی بنیادنانەکەی بە بەراورد بە و جێوارە مێژویانەی تر کە ئێمە باسمان کرد زۆر کۆنیە و نوێیە، بەڵام لە دامێنی ئەشکەوتێکی سروشتی و پڕ لە مێژووی دەیان ساڵە و سەدان ساڵەی ئەم ناوچەیە بنیادنراوە. لێرە گوند چۆڵە، ئیتر نەدەنگی لاوانی گوند و نە ڕیزە قەتارەی ئەسب سواران لێرە نەک نایەت. تەنها دەنگی چۆلەکە پاساریەکان و پاسارە ڕووخاوەکان لێرە ئەبیستێەوە بینرێ و لەگەڵ قاسپەی کەوەکانی هەورامان کە لەبەر سەرماش ئێستا لە ناو ئەشکەوتەکانە خۆیان حەشارداوە. من لێرە و لە ناو ئەم کەلاوانە و ئەم بانە ڕووخاوانە کە ڕۆژگارێک کوڕانی گوند لە سەریان ئێواران دانیشتون جێواری مێژووی دەربەندی دەرەی مەڕوو و هەروەها تەواوی شوێنە مێژوویەکانی ئێرە بەجێ هێڵم تا پرۆگرامێکی تر و سەردانیکردنی جێگە مێژوویەکی تر و ناوچە شوێنەواریەکی تر بەخواتان ئەسپێرم. کوردستان ئاوەدان بێت.